بەناوی خوای پەروەردگار ئازیزان سڵاوتان لێبێت لە پشتەوەی ڕووداوەکان پێتان گەشتوینەتەوە. دوو تەوەری سەرەکیمان ئەمڕۆ دەبێت دوو کەیس کە باسییان دەکەین بزانین لە پشتی ئەم ڕووداوانەوە چی دەگوزارێت بیخێنە ڕووبۆتان. بابەتی یەکەمیان 11 ساڵ بەسەر ڕووداوەکانی هەفتەی شوباتی ساڵی 2011 لە هەرێمی کوردستان بەتایبەتی لە سلێمانیتی تێدەپەڕێت. بابزانین پشتەوەی ئەم ڕووداوە چی گوزەرا، بەکوێ گەشت، کێنەوانەی فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچوو، بۆچی دەستگیر نەکران، ئێستا لەکوێن و ئەم دۆسیانە بەکوێ گەشتن. کامە بابەتی یەکەمان دەبێت. بابەتی دووەمان پشتەوەی بڕیارەکانی دادگای باڵای فیدراڵی عێراق بۆچی ئەم دوو بڕیاری لە ماوەیەکی کووردا دەرکردووە کە بەتایبەتی پارتی دیموکراتی کوردستانی خستووەتە هەلەکەسەما کە بە زیانی پارتیە و بە قازانج یاخود دڵخۆشی و مایەی دڵخۆشیە بۆ زۆرینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بزانین چی لە پشتی ئەم بڕیارانەوە دەگوزارێت کەمە دووتەوەری سەرەکیمان دەبێت. بەڵازیزان دیارە 11 ساڵ لەمە پێش لە ساڵی 2011 ئێوارەی ئەمڕۆ هەفتەی شوباتی 2011 بوو. ئیدی سلێمانی هەمومان دەزانین حاڵی چۆنە، یاوانشتان کە نازانن پێویستە سێریکی مێژووی ئەم 11 ساڵی ڕابردوو لە ئەمڕۆدا بکەن کە هەمیشە چۆن باس لەو ڕووداوانەی کە لە سلێمانی و شارەکانی دەوروبەری سلێمانی ڕوویاندا باس دەکرێن. لە هەفتەی شوباتی 2011 بوو کە خۆپشاندانێک و ناڕەزایی لە هەرێمی کوردستان و بەتایبەتی لە سلێمانی دەستی پێکرد، بەڵام بەداخەوە لە یەکەم کاردانەوەی تووڕەیی هاوڵاتیان لەلایەن بارەگایەکی پارتی دیموکراتی کوردستانەوە کە لە بەرامبەر بەرد بە فیشەک وەڵامی خۆپشاندەران درایەوە مێر منداڵێک شەهید کرا. بابزانین ئەمە بەکوێ گەشت، ئێستا چی دەگوزارێت لەسەر ئەم ڕووداوانەدا، ئایا هەفتەی شوبات دەستکەوت بوو یاخود شکست، کێ قازانجی کرد، ئەوانەی بڕیاری دەستگیرکردنیان بۆ دەرچوو چەند بوون، چیان لێ هات. ئەچینە سەر بابەتەکە ڕووداوەکانی شوباتی ساڵی 2011. هەفتەی شوبات لە هەرێمی کوردستان بۆچی بوو؟ بکوژانی شەیدانی خۆپشاندانەکان کێن و بۆ دەستگیر ناکرێن؟ داواکاری خۆپشاندەرانی هەفتەی شوبات چی بوو؟ هەفتەی شوبات ئامانجەکانی بەدی هات؟ خاڵە لاوازەکانی هەفتەی شوبات چی بوون؟ بابەتی یەکەمیان کە دەڕۆینە سەری باس لە هەفتەی شوبات لە هەرێمی کوردستان دەکات بۆچی بوو. دیارە هاوشێوەی بەشێک لە وڵاتان کە شۆڕشێکی جەماوەری دژی دەسەڵات سەری هەڵدا بوو و بەتایبەتی لە چەند وڵاتێک کە بە بەهاری عەرەبی زیاتر دەناسێنراوە لە وڵاتی میسر و تونس بەتایبەتی کە سەری هەڵدا بوو، ئەمە وای کردبوو کە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک چالاکوان، کۆمەڵێک خەڵکی با بڵێمەوانەی کە هەمیشە ناڕازی بوون وەکو چالاکوانی مەدەنی لە گۆڕەپانەکانە وجودیان هەبوو، مۆڵەتی گردبوونەوەیکیان لە سەرای ئازادی سلێمانی خواست بۆەوەی کە پشتیوانی خۆیان بۆ میسر و تونس دووپاتکەنەوە. بەڵام لەبەرەوەی هەرێمی کوردستان هاوشێوەیەکی لەگەڵ وڵاتانەیە هەبوو لە ڕووی ستەمکاری و نادادگەری و نەعادالەتی کە تەواوی جومگەکانی هەرێمی کوردستانی تەنی بوو، بۆیە هەرزوو گردبوونەوەکە بوو بە خۆپشاندانێک و پاش دوو کاتژمێر لە گردبوونەوە لە بەردەم سەرای سلێمانی ڕووە و بەردەم لقی چواری پارتی دیموکراتی کوردستان لە شەقامی سالم خۆپشاندانەکان ڕۆشتن. بەڵام لە مقابل وەڵامدانەوەی تووڕەیی و ناڕەزایی خۆپشاندەراندا بە گولەی هێزە ئەمنیەکانی لقی چواری پارتی مێر منداڵێک بە ناوی ڕێژوان شەهید کرا و چەند خۆپشاندەرێکیش بریندار کران. دیارە ڕۆژانی دوایی هەفتەی شوبات لە شارەکانی چەمچەماڵ، کەلار، هەڵەبجە، ڕانیە و بەشێکی دیکە لە ناوچەکان هاوڵاتیان دژی خراپی سیستەمی حکومڕانی و گەندەڵی خۆپشاندانیان ساز کرد. خۆپشاندانەکان بە شێوەیەکی گشتی 62 ڕۆژی خایاند و دواتر یەکێتی نیشتیمانی کوردستان لە 19 نیسانی 2011 لە ڕێگەی بەکارهێنانی هێزی سەربازیەوە هەڵی کوتایە سەرسەرای ئازادی و کۆتایی بە گردبوونەوە ناڕزایەتیەکان هێنا و ئەمە فشاری پارتی دیموکراتی لەسەر بوو لەبەرەوەی خواستێکی زۆر هەبوو لەوەی کە خۆپشاندانەکان لە سلێمانیەوە بگوازرێنەوە بۆ هەولێر، بۆیە پارتی بە هەموو شێوازێک فشاریشی لەسەر یەکێتی دروست دەکرد لەوەی کە دەبێت
کۆتایی بەم خۆپیشانداناندا بهێنێت ئەگینا تەنانەت کارگەشت بوو ئەوەی کە پارتی یەکێتی تۆمەتبار دەکردلەوەی کە لە ناوچەکانە پەلاماری بارگەکانی پارتی دەکرێت لە ماوەی ئەو 62 ڕۆژی خۆپیشاندەران چەندین بارگەی لایەنە سیاسیەکان لە شارەکانی هەولێر و دوهۆک سووتێنران بەڵام لە کۆی ئەو 62 ڕۆژەی کە خۆپیشاندان بەردەوامی هەبوو 10 کەس لە سنووری ئیدارەی گەرمیان ڕاپەڕین هەڵەبجەوە ناوەندی شاری سلێمانی شەهید بوون 522 کەسیش بریندار بوون. بکوژانی شەهیدانی خۆپیشاندانەکان کێن و بۆ دەستگیر ناکرێن ئەگەر تاک ناوی شەهیدەکان بەرین لە 7 شوبات ڕێژوان عەلی لە بەردەم لقی چواری پارتی لە سلێمانی شەهید کرا لەسەر ئەوەی کە لەوێەوە دیارە لە لقی چوارەوە کە تەقە لە خۆپیشاندەران کرا و بەپێی هەندێک لە زانیاریەکان فەرمانی تەقەکردنەکە لەلایەن بەرپرسی لقی چوارەوە بۆ هەندێکیش دەوترێت لە مەکتەب سیاسی یا ئەو کاتە بەرپرسانی مەکتەب سیاسی پارتی ڕاستەخۆ فەرمانی تەقەکردنیان داوەتە بەرپرسی لقی چواری پارتی لە سلێمانی بۆیە پاسەوانەکان تەقەیان کردووە بەڵام دوجار فەرمانی دەستگیرکردن بۆ هەریەکە لە هیوا ئەحمەد بەرپرسی لقی چواری پارتی لە سلێمانی و خەسرە و حەمەڕەشید ئاوات عەبدولکەریم دەرچوو لە لقی چواری پارتی دیموکراتی کوردستان بەڵام هیچ کام لەمانە دەستگیر نەکراون و لە ئێستەشدا پلەی حزبیان بەرزتر کراوەتەوە و پارتی دیموکراتی کوردستان داڵدەی داون ناوە ناوەش وەک لاوێنەکەی پشتەوە دەردەکەوێت ئەوە هیوا ئەحمەدە لە تەنیشت مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەرکەوتووە و ئێستش بەرپرسیارەتی حەزبی لەسەرە لە دوای 7 شوبات لە 19 شوبات شەهیدان شێرزاد تەهاو سورکێ و زاهر لە بەردەم نەخۆشخانەی ئەهلی سلێمانی لە گەڕەکی چوارباخ شەهید کران کە دیمەنە ڤیدیۆیەکان هەن پێمان دەڵێت بە تەقی ڕاستەوخۆی هێزە ئەمنیەکان کە شەهید کراون و ئەو کاتە ئەو ناوچەیە بەدەستی پۆلیسی کارەباوە بوو و لە ناو پۆلیسی کارەبایە بەڕێوەبەری پۆلیسی کارەبا بە دەرەکەوێت لە ناویانە بۆیە بە مادەی 405 سکاڵا لەسەر ئاسۆ تەها عەبدولکەریم بەڕێوەبەری پۆلیسی کارەبای ئەو کاتوو کە لە ئێستاشدا بەڕێوەبەری گشتی پۆلیسی سلێمانیە واروها سالار تەها عەبدولکەریم و بەرهەم کەمال محەممەد تۆمار کرا بە پاساوی نەبوونی بەڵگە دۆسیەکە داخرا و هیچ کەس سزا نەدراوە واتە ئەوانەی کە سکاڵایان لەسەر هەبوو لەسەر شەهیدکردنی شێرزاد تەها و سورکێ و زاهر ئەم سێ کەسە بوو و بەتایبەتی لە ناویانە کە دیارە بەڕێوەبەری گشتی پۆلیسی سلێمانی ئێستەیە کە ئەو کاتە بەڕێوەبەری پۆلیسی کارەبا بوو بە مادەی 405 سکاڵای لەسەر تۆمار کراوە بەڵام لەبەر نەبوونی بەڵگەی پێویست ئەم دۆسیەیە داخراوەکە نەک تەنها تا ئێستا بە کوژی سزا نەدراوە بەڵکو ئەو سکاڵایش کە هەبوو کۆتایی پێهێنراوە لە 25 شوبات لە چەمچەماڵ گەرمیان ئەحمەد و لە کەلار بیلال ئەحمەد شەهید کران دیارە هەردووکی بە تەقەی پاسەوانانی بارگەکانی پارتی لە چەمچەماڵ و لە کەلار شەهید کران فەرمانی دەستگیرکردن بۆ ئەکرەم ساڵح حەمە بەرپرسی لقی پارتی لە گەرمیان دەرچوو کە ئەوەی کە جێگەی سەیرە نۆ فەرمانی دەستگیرکردن بۆ ئەم بەرپرسەی پارتی هەبووە بەڵام دەستگیر نەکراوە لەلایەن پارتیەوە داڵدەدراوە و ئامادەنین ڕادستی دادگای بکەن لە 26 شوبات لە سەرای ئازادی ئومێد جەلال شەهید کرا لە دیارە لەو کاتەدا کە بۆمبێکی دەنگی بە بیرمانە ڕووداوەکە تەقیەوە لە سەرای ئازادی و پشێویەکی زۆر دروست بوو لە دوایەوە جارێکی تر گرژی لە نێوان خۆپیشاندەران و هێزامنیەکاندا دروست بوو بە گولەی هێزامنیەکان ئومێد جەلال ئەوەی کە فۆتۆکەی هەمیشە لە بەر چاومانە کە منداڵە 5 مانگەکەی لە باوەش گرتووە دیارەوەکەوەی کە باز دەکرێن بۆ کڕینی شیر بۆ منداڵەکەشی چوەتە دەرەوە پیشەی شۆفێری بار هەڵگر بوو شەهید کرا کە ئەمە شوێنەی ئەنەسە لە پشتەوە بەڵام ئەمەی کە جێگەی سیر بوو لەسەر دۆسیەی ئەومێت کەسێک بە تاوانی شەهیدکردنی سزای هەتایی لە دادگای سلێمانی بۆ دەرچوو بەڵام دوای چەند ماوەیەک دادگای پێداچوونەوەی هەرێم سزای تاوانبارەکەی هەڵوەشاندەوە و فەرمانی بێتاوانبوونی بۆ دەرکرد و هەر ئەو یا هەر تەنها یەک دۆسیەیان وەکۆی کە کەسێک دەستگیر بکرێت بە تاوانی تەقەکردن یا کوشتنی خۆپیشاندەران بە سزای هەتایی بەڵام دواتر دادگای پێداچوونەوەی هەرێم فەرمانی ئازادکردنی بۆ دەرکرد و بێتاوانیەکەی فەرمانی بێتاوانیەکەی دەرکراوە بەگشتی ئەمە هەموو شەهیدەکان بوو بەگشتی لە سلێمانی و گەرمیان و چەمچەماڵ و هەڵەبجە ببورن شەهیدێکمان ماوە لە 18 نیسان هەردی فاروق لە سلێمانی بە گولەی هێزەمنیەکان شەهید کرا و هیچ کەسێک بە تۆمەتی شەهیدکردنی دەستگیر نەکراوە تا ئێستا دیارە هەردی فاروق ئەو گەنجە بوو کە ماوەی 5 مانگ بوو دەستگیراندار بوو و لەلایەکەوە دەرچووی زانکۆ بوو
پێم وایە کۆتا قۆناغی زانکۆ بوو لایەکی دیکەەوە کاری دەکرد لە چاپخانەکاندا بەڵام لەو کاتی کە لەوێ بووە بە گولەی هێزانەکان شەید کراوە ئەوەی کە دایک و باوکی دەیژێڕنەوە نازانن تەنانەت ئەو هیچ کەسێک دیاریتیان نیە لە تاقیکردنەکانە لەوەی کە بتوانن سکاڵای یاسایی لەسەر تۆمار بکەن بەڵام ئەوانی دیکە جهێتەکەیان دیارە یا بەرپرسیا پاسەوانانی بارەکەەکانی پارتی بوون یانەوەی کە لە شەید شێرزاد و لە شەید شێرزادا هەیە بۆ نمونە لە پۆلیسی کارەبا لەوێ بەدەستیەوە بوو پۆلیسی کارەباشە تەقاەکە بۆیە لە کۆی گشتی لا سلێمانی گەرمیان چەمچەماڵ و هەڵەبجە 92 سکاڵا لە دادگاکان تۆمار کران 63 سکاڵایان بە پاساوی نەبوونی بەڵگەوە داخراون لەو 63 سکاڵایە 29 سکاڵایان ماوەتەوە جگە لە یاتە 63یان لە سکاڵاکان بە پاساوی نەبوونی بەڵگە داخران 29 سکاڵا دەمێنێتەوە کە 9 سکاڵایان هی داواکاری گشتی خۆی بوون سکاڵاکەی تۆمار کردوون و بۆ هۆی نەبوونی بەڵگەوەوانیش داخراون فەرمانی دەستگیرکردن لەم 92 سکاڵایە بۆ 15 کەس دەرچوو بەڵام هیچ کەس دەستگیر نەکرا جگە لەوەی نەبێ کە کەسێک بە چاوانی تەقەکردن لە شەید ئومێد سزای هەتاتایی لە سلێمانی بۆ دەرچوو بەڵام دواتر دادگای پێداچوونەوە وشی ئازاد کرد بۆچی دەستگیر ناکرێن چونکە یەکێتی و پارتی ئامادە نین بە هیچ شێوازێک ئەوانەی خۆپشاندەرانیان سەرکوت کردووە بە تایبەت بە تەقی ڕاستەخۆ ڕادستی دادگاکانیان بکەن وەڕوونە وەکەوەی کە پێشتر ئاماژەم پێکرد بۆ نمونە بەگەر بە فەرمانی دوجار بەرپرسی لقی پارتی لقی چواری پارتی مەسئولە لەوەی کە لقەکەیەوە تەقە کراوە یا لقی پارتی لە کەلار بەڵام پارتی ئامادەنی ئەمانە ڕادستی دادگا بکات کە لە سلێمانیەوە فەرمانی دەستگیرکردنیان بۆ هەیە فەرمانی دەستگیرکردنیان هەیە بۆیە یەکێتی و پارتی هەردوو لایەن داڵدەی ئەوانەی خۆیان دەدەن و جیاواز لە شەیدەکانی هەفتەی شوباتیش دواتر بۆ نمونە شەید بڕیار لە سەی سادق کە ئێستش کە سوکاری باز لەوە دەکەن دەزانن کێیە و تەقیکەرەکە دیارە بەڵام ئامادە نین نە یەکێتی نیشتیمانی نە وەزارەتی ناوخوا ئامادە نیە ئەم کارمەندەی ئەم چەکدارە ڕادستی دادگاکان بکات جیاواز لە یەکێتی و پارتی ئەرکی سەرەکی ڕادستکردنی ئەم تەقیکەرانە دەکەوێتە ئەستۆی وەزارەتی ناوخۆ کە بەرپرسیاری سەرەکیە لەم دۆسیانەدا بەڵام دیارە ڕوونە وەزیری ناوخۆ بە درێژایی ڕابردوو لای پارتی دیموکراتی کوردستان بووە و بریکارەکەی لای یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و ئەوانش بە هیچ شێوازێک ئامادە نین کە ئەم تەقیکەرانە ڕادستی دادگا بکەن داواکاری خۆپیشاندەران چی بووە بابزانین داواکاریەکانیان چی بووە نێشتنی گەندەڵی قۆرخکاری حزبایەتی و خزمایەتی و داواکردنیان چەسماندنی دادگەری بوو هەرچەندە ئێستا بارودۆخ خراپتر بووە بەڵام ئەو کاتەش بارودۆخەر بۆ چینێک باش بوو بۆ چینێکی دیکە خراپ بوو بەڵام ئەوەی کە داواکاری سەرەکی بوو و هەر ئەو کاتەش کە بەهاری عەرەبی سەری هەڵدا ئامانج لە بەهاری عەرەبی لە وڵاتەکانی دیکە نێشتنی گەندەڵی و قۆرخکاری و دیارە حزبایەتی و یا ئەو دیکتاتۆریە بوو کە لە وڵاتانە هەبوو بۆیە کۆتاییان پێهێنا بۆیە هەرێمی کوردستانیش خەڵکەکەی بە چاولێکردن لە بەهاری عەرەبی دەیانویست ئەو دەستکەوتە بۆ خۆیان بکەن هیچ نەبێت لانی کەم چاوەڕێ چاکسازیەکی باشیان دەکرد کە دواتر ئەو بڕیارە و بەڵێنانش کە سەرۆکی هەرێمی ئەو کات بڕیاری چەند چاکسازیەکی دەرکرد بەڵام دیار نەبوو و پەرلەمانی کوردستان بڕیارە حەفدە خاڵەکەی دەرکرد بەڵام ئەو بڕیارە حەفدە خاڵی ئێستش لە هیچ پرۆتۆکۆلێکی حکومی و پەرلەمانیە وجود نیە هەمووی سڕاوەتەوە هەفتەی شوبات ئامانجەکانی بەدی هات ئەمە پرسیاری ئەساسیە دیارە لە دوای 62 ڕۆژ لە خۆپشاندان و ناڕزایی و شەیدبوونی 10 کەس و برینداربوونی 522 کەس دوای دەرکردنی بڕیاری ژمارە 1 و 2 پەرلەمان و 4 بڕیاری سەرۆکی هەرێم و حکوومەت دوای 11 ساڵ و دەیان خۆپشاندانی دیکە تا ئێستا بچووکترین و سەرەتاییترین داواکاری خۆپشاندەران جێبەجێ نەکراوە کە ئەویش دادگاییکردنی تۆمەتبارانە و خود یەکێتی و پارتی بوونەتە داڵدەدەری تەقیکەران و بگرە بەرپرسیارەتی باڵای حزبیان پێدەستپێرن بەڵام سەرەڕای ئەمەش پاش 11 ساڵ لە نەعەدالەتی کۆمەڵایەتی گەندەڵی بێکاری خراپی خزمەتگوزاری قۆرخکاری سەروەت و سامانی وڵات لە ئەم بەرپرسانەوە بەردەوامە و بگرە خراپتریش بووە هەر بۆیە بەشێکی زۆر لە چاودێران پێیان وایە مادام دەسەڵاتی یەکێتی و پارتی هێشتا هەروەکو خۆی ماوەتەوە تەنانەت قەبارەی گەندەڵی و دزی و تەڵانی زۆرتر بووە ئیدی هەفتەی شوباتیش تەنها بوویە سەکۆیەک بۆ چەند کەسێکی حزبی کە بەهۆیەوە گەشتنە پلە و پۆست لەناو حکوومەت و پەرلەمان گەرنا
بەشێک باوەڕیان وایە حەفدەی شوبات شکستی هێناوە هەرچەندە قازانجەکەی بەشێکی بۆ و چالاکوانانە بوو کە لەسەر مەیدانەکان یا و سەکۆیانەی کە لە شارەکانە دروست دەکرا بە تایبەتی لە سلێمانی خۆیان ناساند بە خەڵکی ناڕازی هەرێمی کوردستان و دوجار ڕێژەیەکی زۆر لەمانە پلە و پۆستیان لە حکوومەت و پەرلەمان بەدەستێنە چەندینیان بوونە پەرلەمانتار و چەند کەسێکیشان پلەی حکومیان هەیە و ئێستش بەردەوامن بابزانین خاڵە لاوازەکانی حەفدەی شوبات بۆچی دەگەڕێتەوە یەکەم ڕابەرایەتی نەکردنی خۆپشاندانەکان لەلایەن حزبە ئۆپۆزیسیۆنەکانەوە کە ئەو کاتە سێ حزبی ئۆپۆزیسیۆنمانە بوو بزوتنەوەی گۆڕان یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی ئەو کات دیارە هەرچەندە بەشێکی زۆری چالاکوانان لەناو خۆپشاندەرەکان کادرانی یا خەڵک و ئەندام و کادری ئەم سێلایەنە ئۆپۆزیسیۆنە بوون و نکۆڵی لەوە نەدەکرا بەڵام ئەم سێلایەنە هەرچەندە تۆپەکە کەوتبووە ساحەی ئەوان لە گۆڕانکاریەکە بەشێکی زۆر بەڵام نەیان دەتوانی ڕاستە و خۆ ڕێبەرایەتی ئەم خۆپشاندانانە بکەن تەنانەتەوە بوو کە لە ڕۆژی یەکەم کە ئێوارەی ئەمڕۆ بوو بزوتنەوەی گۆڕان بەیان نامەیەکی دەرکرد و بە ئەم خۆپشاندەرانەی بە گێرەشێنن تەنانەت ناساند هەرچەندە دواتر بەشێکیان هاتنەوە بۆ پشتیوانیکردن لە خۆپشاندەرانیان کرد بەڵام نەیانتوانی ڕێبەرایەتی ئەم خۆپشاندانانە بکەن شکستیانان لە گواستنەوەی خۆپشاندانەکان بۆ هەولێر کە ئەمە خاڵی جەوهەری و ئەساسی بوو لە سلێمانی دروستکردنی ناڕەزایەتی و خۆپشاندان ئاسانە ئێستاشی بگرێ دەبینین لە سلێمانی خۆپشاندان دروستە بێ بە ئاسانی بەڵام ئەوەی کە گرنگە لە هەولێر ناڕەزایەتیەکە دروست بکرێت کە ئەو کات هەوڵێکی زۆر درا ناڕەزایەتیەکانیش ببرێنە هەولێر لەبەروی خەڵکی هەولێر و دووهۆکیش هاوشێوەی خەڵکی سلێمانی ناڕازی بوون بۆ بارودۆخەکە هەیە بەڵام لەبەروی سەرکوتکاریەکە لە هەولێر زیاتر و زۆرتر بوو نەتوانرا ئەم خۆپشاندانانە ببرێتە هەولێر هەرچەندە لە گرنگترین ئەو هەوڵانەی کە هەبوون دەیانویست لە بە یەکێک لە شەقامە سەرەکیەکانی هەولێر خۆپشاندان دروست بکەن لە بەردەم زانکۆی سەلاحەدین بوو بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە بەشێک لە زانایانی ئاینی بە تایبەتی ئەم سێلایەنە بوون بەڵام دواتر دوایەوەی کە گردبوونەوەیەکیان ساز کرد لەناو قوتابیەکانە بە زەبری هێزێکی زۆر پارتی دیموکراتی کوردستان هەر لەوێ سەرکوتی کردن و کۆتایی بە خۆپشاندان و ناڕەزایەتیەکەی ئەو کاتێ هێنرا کە دەیانویست گردبوونەوەیەک و تەجەموعێک دروست بکەن بەکارهێنانی سەکۆی سەرای ئازادی یەکێکی دیکە بوو لە خاڵەکان کە ینی خاڵی لاواز بوو لەلایەن ژمارەیەک لە وتاربێژان بۆ بەرژەوەندی شەخسی و خۆناساندن بە خەڵکی ناڕازی هەرچەندە لاینی ئیجابی ئەم سەکۆیە ئەوە بوو کە بیرروڕات جیاوازەکانی لەسەر ناڕازی بوون بە بارودۆخ کۆ کردبوویەوە بەڵام 2000 خەڵکانێکی تیا بوو کە بە شێوازێکی ئایدۆلۆژیانە بیریان دەکردەوە ناڕازی بوون لەوەی کە مامۆستایەکی ئاینی لێرە دەتوانێت نوێژی جومعە بکە و بەتایبەتی هەندێکیشی ئێریان دەخواست ینی ویان دەکردبوو کە سەکۆی سەرای ئازادی بخۆزنەوە بۆی کە خۆیان بناسیێنن و ئەمەشیان دەستکەوت کە ئەمە چەند خاڵێکی لاواز بوون کە دیراسی لەسەر کراوە بۆی کە بۆچی وەکو خاڵی لاواز لە حەفدەی شوبات دیاری دەکرێت بەڵام دوجار پاش 62 ڕۆژ لە خۆپشاندان یەکێتی نیشتیمانی کوردستان بە هێزێکی زۆری ئەمنیەوە هەڵی کوتایە سەر سەرای ئازادی کە هەر ئەو کاتش کە کۆتا ڕۆژی خۆپشاندان بوو گەماڕۆیی کەناڵی ئاسمانی پەیام درا و ڕاستەو خۆ فەرمانی سووتاندنی کەناڵی ئاسمانی پەیام هەبوو بەڵام بەهۆی پشتێنەیەکی مرۆییەوە کە ئەو کات دروست کرا ڕێگری لە سووتاندنی کەناڵی پەیام کرا بەڵام کۆتایی بە خۆپشاندانەکانیان ئەوەی کە لە هەمووی گرنگتر بوو کە ئێستش بەداخەوە توانم بڵێم بە جۆرە لە جۆرەکان بێدەنگیەکی لێ دەکرێت بڕیارە حەفدە خاڵەکەی پەرلەمانی کوردستان بوو کە ئێستش ئەگەر ئەو بڕیارە حەفدە خاڵیە جێبەجێ بکرێ بارودۆخی هەرێمی کوردستان و خەڵک زۆر دەگۆڕێ بە تایبەتی ئەو خاڵی ژمارە 11 کە باس لە چاکسازیەکی ڕیشەی لە دام و دەستگاکان دەکاتەوە نەک ئەو چاکسازی کە کابینەی نۆیەم بە پرۆژە یاسایەک خستیە بواری جێبەجێکردنەوە کە داتێت دەبینین وەزع و بارودۆخی وڵاتیان خراپتر دەبێت باج و ڕسومات و سەرانە زۆرتر دەبێت ئەمە بەشێک بوو لە پشتەوەی ڕووداوەکانی حەفدەی شوبات ناوبڕێک لە کەیسی دووەمتا پێتان دەگەمەوە. بەڵازیزان بابزانین پشتەوەی بڕیارەکانی دادگای باڵای فیدراڵی عێراق بۆچی ئەگەڕێتەوە لە ماوەیەکی کووردا دادگای باڵای فیدراڵی عێراق دوو بڕیاری گرنگی دەرکرد دوورخستنەوەی هوشیار زێباری
لە خۆپاڵاوتن بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق کە ئەمە دڵخۆشیەکی زۆری بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ زۆرینەی هاوڵاتیان هێنا. بۆچی؟ لەبەرەوەی کە پێشتر دۆسیەی بەڵگەداری هەبوو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ئەو کات وەزیری دارایی بوو بۆ هۆی گەندەڵیەوە متمانەی لێوەرگیرایەوە. خۆڕاستە هەر کاتێک ئەم بڕیارە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە لەوەی کە کەسێکی گەنداڵ نەبێتە سەرۆکۆمار هەمومان دڵخۆشین بە بڕیارەکە. بەڵام ئایا ئەم بڕیارە لەبەر گەندەڵیەکانی خودی وشارزێباری بوو یاخۆت مەرامی دیکەی لە پشتە یا فشاری سیاسی هەیە لەسەر ئەم بابەتانە قسە و باس زۆر لەسەرەوە هەڵدەگرێت بۆ قسەی لەسەر دەکەین. لە دوای بڕیاری دوورخستنەوەی وشارزێباری لە خۆپاڵاوتن بۆ پۆستی سەرۆککۆمار لەلایەن دادگای باڵای فیدراڵی عێراق و جارێکی دیکە دادگای باڵای فیدراڵی عێراق نادەستوریبوونی یاسای نەوت و غازی هەرێمی دەرکرد کە پێی وایە ئەم یاسایی کە ساڵی 2007 یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان کە دەرکراوە نادەستوریە و دەبێ هەڵبوەشێتەوە کە ئەم یاسایە بوو لە ساڵی 2007ەوە هەموو ئەم قوڕەی ئێستا گرتووەتەوە بۆ میلەت کە نەوت بووەتە نەهامەتی و نەکبەتی بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆ تەمایی خۆشگوزەرانی بە تایبەتی بۆ دوو حزبی دەسەڵات. چونکە کاتێکە دادگای باڵای فیدراڵی عێراق بڕیار دەدا کە یاسایی نەوت و غاز لە هەرێمی کوردستان نادەستوریە، ئیدی زۆرینەی شەقام زۆرینەی ئەوانەی کە بەدەست چاکڕەویەکان و گەندەڵەکانی یەکێتی و پارتیەوە دەناڵێنن دڵخۆشن بەم بڕیارە. بەڵام ئایا ئەم بڕیارەش هەر بەڕاست لەبەر خراپی دۆخی هاوڵاتیان دراوە یاخۆت نا، بەڵام بە هەر جۆرێکە بێ گرنگەوەی ئەگەر بێت و کۆتایی بە هەناردەکردنی نەوت لەژێر سەیتەری ئەم دوو حزبە کە چەند ساڵێکە خەریکن نەوت ڕەوانەی دەرەوەکەن و هیچ قازانجێکیان بۆ خەڵک نەبووە مای دڵخۆشیە. ئەو عێراقی کە لای ئەوان باوەڕیان وابوو ئیدی ئیفلاسیان هێناوە بەو هەموو شەق و شڕەیە کە هەیەە، بەڵام دەبینین لیترێک بانزین بە 450 دینارە، دەبینین لەوێ نەوت چۆنە، تەنانەت جۆری نەوتەکەش کە دابەشێکن بەسەر هاوڵاتیانە چۆنە، لێرەش دەبێت 120 دلار 130 دلار اینجا بتوانین بەرمیلێک نەوتت دەست بکەوێت. گەر چاوەڕێی دەستیەوانش بکەی بە ساڵێک اینجا جارێک ئەگەر بەرمیلێک نەوتت دەستکەوێت بە 90,000 دینار. کەواتە ئەم دوو بڕیارە بابزانین بۆچی دەگەڕێتەوە. بۆچی دادگای باڵای فیدراڵی عێراق ئەم دوو بڕیارەی دەرکردووە؟ ململانەکان لەسەر پۆستی سەرۆککۆمار و پێکێنانی حکوومەتی نوێی عێراق یەکێکە لەو هۆکارانەی کە ئەم بڕیارانە دەرکراون. چۆن؟ دیارە عێراق ئەگەر سەرەتا پۆلێنێکی ناو عێراق بکەین لەوەی کە ململانەکان وەکو بەرە دابەشیانکەین دێنەوە سەر ئەوەی کە بەرەیەک دروست بووە بە ناوی بەرەی پارتی حەلبوسی وە سەدر، بەرەیەکی دیکە لە دەرەوەی ئەمانە هەیە کە زیاتر بە بەرەی ئێرانیەکان دەناسێنرێن کە بەشێکی زۆری شیعەکانە یەکێتی نیشتیمانیەوان دێک لە کوتلەکانی دیکە. بەڵام ئەوەی کە ئێستا دەیەوێت قسەی یەکەم بکە یاوەی کە دەیویست چارەنووسی عێراقی لەدەست بێ لە تەشکیلەی پەرلەمان لە تەشکیلەی حکوومەت لە دانانی سەرۆککۆمار بەرەی حەلبوسی و موقتەدا سەدر و پارتی دیموکراتی کوردستان. بڕیاری یەکەمیان دیارە فشارێک بوو بۆ سەر هەڵوەشاندنەوەی ئەم کوتلەیە کە لادانی وشارزێباری بووە بە تایبەتی لەلایەن پارتیەوە کە پارتی زۆر جار خۆی پێی وایە ئەمە ڕێکەوتن یا هەماهەنگی نێوان کورد و حەلبوسی و موقتەدا سەدرە، بەڵام هەنێکیش باوەڕیان وایە ئەمە هەماهەنگی نێوان زێباری و حەلبوسی و سەدرە نەک تەنانەت پارتیش. بۆیە ڕەنگە لێدانی یەکەمی دادگای باڵای فیدراڵی عێراق لەو شار زێباری ئەو ڕاستیە پشتڕاست کاتەوە کە زێباریەکێک بۆ لەوانی کە ڕۆڵی هەبووە لەم ڕێکەوتنەدا. بەڵام بڕیاری دووەمی دادگای باڵای فیدراڵی عێراق لەسەر ئەوەی کە یاسای نەوت و غاز لە هەرێمی کوردستان نادەستوریە و ئەوەی کە جێگەی پرسیارە لەمەدا چوار لە ئەندامانی ئەم دادگایە سەر بە ڕەوتی سەدرن، ڕەنگە بگەینە ئەو باوەڕێی کە ئایا سەدر لەو ململانێنەی یا لەو هێڵەی کە بە هێڵی ئەمریکا و ئەوروپای ئیمارات دەناسرا پاشەکشەی کردووە یاخودنا. بە پێم بڕیارە بوو بێت پێدەچێت پاشەکشەی کرده بێت. فشاری ئێران و رووسیا لەسەر بەرەی ئەمریکا و ئیمارات هۆکارێکی دیکەیە کە لە دیاریکردنی سەرۆککۆمار لە پێچێنانی حکوومەت چووکە بەرەی ئەمریکا و ئەوروپا و ئیمارات سوورن لەسەرەوەی کە دەبێت زۆرینەی پەرلەمان زۆرینەی حکوومەت یا حکوومەت دەبێم زۆرینەیە تەشکیلیکەن کە لە پارتی و سەدر و حەلبوسی پێکاتبوو. بابەتێکی دیکەش هەیە گەر هاوکاران بگەڕێنەوە خاڵی پێشووتر بۆی کە خاڵەکانی دیکە شەڕی رووسیا و ئەوروپا یەکێکی دیکەیە لە هۆکارەکانی دەرکردنی ئەم بڕیارە. چۆن؟ دیارە رووسیا یەکەم وڵاتی ئەتوانم نەوتە یەکەم وڵاتە لە سەراستی جیان کە خاوەن یەدەکی غازی سروشتیە و یەکێکە لەوانەی کە ئێستا ئەوروپا پشتێکی زۆر بە غازی
بە تایبەتی رووسیا دەبەستێ لە بەرهەمێنان لە غازی سروشتی بۆیە لە ئێستادا کە جەدەلێکی ئابووری و وزەیی لە نێوان رووسیا و ئەوروپادا هەیە ئەوروپا بیری لە بەدیلی رووسیا کردوێتەوە و هەرێمی کوردستان حوتەمین وڵاتە لە ڕووی دەوڵەمەندی لە یەدەکی غازی سروشتی بۆی ئەوروپا و ئەمریکا و ئیمارات چاویان لە یەدەکی غازی سروشتی هەرێمی کوردستانە بۆیە ئەم بڕیارەی دادگای فیدراڵی عێراق بە فشاری ئێران رووسیا تەنانەت پێدەچێت قەدەریشی تێکەوتی بێت چووکە سەردانی مەسرور بەرزانی بۆ قەتەر بەشێکی پێوەست بووە بەم بارودۆخەی ئێستەی عێراقەوە کە دواتر باسی دەکەین. رووسیا خۆی خاوەنی گەورەترین غازی سروشتی و یەدەکی غازی سروشتیە و سەرچاوی غازە بۆ ئەوروپا. سەردانکردنی مەسرور بەرزانی بۆ ئیمارات و نێچیروان بارزانیش بۆ تورکیا پەیوەستە بە هەمان ڕاکێشانی بۆری غاز کە بەدیلی رووسیا بۆ ئەوروپا هەرێمی کوردستان بێ لە هەرێمی کوردستان و لە چەمچەماڵەوە غازی سروشتی ڕەوانەی تورکیا و وڵاتانی ئەوروپا بکرێ وەکو بەدیلێک بۆ رووسیا و بۆ ئێران بۆ ئەوروپا بێت. بۆیە ئەم بڕیارەیەکێکی پێوەستە بەوەوە. با بزانین دەرەنجامەکانی جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق چۆنە. بەغدا دەتوانێت ڕاستەوخۆ موچەی فەرمانبەرانی هەرێم بدات. واتە ئەگەر بێت و ئەم بڕیارە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە ئیدی تەواو کە هەرچەندە دەسەڵاتی زۆرە داتە حکوومەتی عراقی لەوەی چۆن مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستانە بکە لەم کاتەیە هەرچەندە وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان دڵنیا یاوەتە کۆمپانیا نەوتیەکان لەوەی کە مامەڵەکانیان لەگەڵ یا بەردەوام بن بەڵام ئەگەر بێت و فشارەکە بەردەوام بێ لەسەر بەتایبەتی پارتی چکەوەکەوەی کە دیارە ڕەنگە سەدر پاشەکشەیەکی کردبێ ئەگەر فشارەکان بەردەوام من ڕەنگە گرفت لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و تورکیا و حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیاوتەکان دروست ببێت چونکە ڕاگررتنی هەناردەینەوتی هەرێم بۆ دەرەوە یەکێکە لەو ڕێگەیانەی کە حکوومەتی عێراق دەتوانێت بەرامبەر هەرێمی کوردستان بیگرێتە بەر دەتوانێت ڕاستەوخۆ موچەی فەرمانبەرانی هەرێم بدا و کاتە تۆمارکردنی سکاڵای یاسایی لەسەر ئەو کۆمپانیا وڵاتانەی مامەڵەی ڕاستەوخۆ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا دەیکەن کە ئەوە بابەتێکی دیکە حکوومەتی عێراقی دەتوانێت بیگرێتە بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان. بابزانین تاوان سەردانی مەسرور بەرزانی بۆ قەتەر لە دوای سەردانەکەشی بۆ ئیمارات بۆ ئەوە گەڕێتەوە لەوەی کە داوای کردووە ئەم کوتلانەی کە لە ناو عێراقا هەن یا ئەم فشارانەی کە لەسەر عێراقدا هەن لەوەی کە کەم بکرێنەوە هەندێک پرسیار دێتە ئاراوە کە بۆچی لە کاتێکە ئەوەی کە وەکو زیاتر وەکو عەلەمدار دەرەکەوێت لە عێراقا ئێرانیەکان بن بۆچی مەسرور بەرزانی سەردانی ئێران ناکە لەبەرەوەی کە باس لەوە دەکرێت ئێران بڕیاری نیهایی خۆی لەسەر عێراق داوە و بە هیچ شێوازێک لەگەڵ بەرەی سەدر حەلبوسی و پارتی دیموکراتی کوردستان دانیەوە گربێت و پارتی بەردەوام بێت لەسەر ئەم هەڵوێستانەی خۆی ئەم جۆرە ئەم سیاسەتەی کە ئێستا گرتوێتە بەر بە دڵنیاییەوە فشارەکان لەسەر پارتیش زۆرتر دەبن و بەشێکی دیکەی داواکاریەکانی مەسرور وەکەوەی کە باز دەکرێت لە قەتەر ئەوە بووە کە دادگای باڵای فیدراڵی عێراق ئەم بڕیارە دەرنەکرێت چونکە ئەوان ئاگاداری ئەم بڕیارە بوون لەوەی کە دادگای باڵای فیدراڵی عێراق دەوێت هەمچین بڕیارێک دەربکە هەر بۆیە جاوای لە قەتەر کردووە لەوەی کە ڕۆڵ ببینێ لەوەی کە ئەم بڕیارە دەرنەکرێت لەمان کاتە قسە و باز بووە لەسەر هەم سەردانەکەی نێچیر بۆ تورکیا و هەم مەسرور بۆ ئیمارات قسە و باز بووە لەسەر ڕاکێشانی بۆری غازی چەمچەماڵ بۆ تورکیا کە بەشێک لە کارەکانی ئەنجام دراون. بابزانین هەڵوێستی لایەنە کوردیەکان بۆیە ئەوەی کە ڕوونە فشاری بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق لەسەر پارتی هێنانە دەرەوە یا پاشەکشەکردنی پارتیە بەوەی کە لە بەرەی ئەوروپا و ئیمارات و ئەمریکادایە ئەمە مۆزوعی ئەساسیە بۆیە پێدەچێت سبەی ئەگەر بێت و پارتیش بەدڵی ئەوان بکە بە هەمان شێواز دادگای فیدراڵی عێراق بڕیارەکەی هەموار بکاتەوە چونکە تانەدان لەو بڕیارە ناتوانێت هیچ جۆرەتانەیەکی لێ بدرێت ئیلا دادگای فیدراڵی عێراق خۆی دەتوانێت هەمواری بڕیارەکەی بکاتەوە. بابزانین هەڵوێستی لایەنە کوردیەکان لەسەر بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق چۆنە هەرچەندە ڕەنگە هەڵوێستی لایەنە سیاسیەکان دابشکاری بەرەیی بێ ئەگەر کێ بڕیاری کێ هەڵوێستی لەگەڵ بەڵێیا بێ یاخود نەخێرا بێت دابشکاری بێ بەڵام دوجار شتێکەیە هاوڵاتیە ژیانێکی سەختیان لە پێشە و هەموو ئەم نەهامەتیانش بە بۆچوونی زۆرینە ئەم نەوتەیە کە یەکێت و پارتی سەر بەخۆیانە مامەڵەی لەگەڵا دەکەن و نەکبەتیەکەی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. پارتی باوەڕی وایە بڕیارەکە سیاسیە بە هەموو توانایەکەوە بەرگری لە مافەکانی هەرێم دەکەن تەمەنەوە پارتی زیانمەندی یەکەمە لەوە بڕیارە ئەگەر بێت و جێبەجێ بکرێ بۆیە بە هەموو شێوازێک دژی دەوەستێتەوە. یەکێتی دەڵێت دەبوو لە بڕیارەکەدا مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان ڕەچاو بکرابایە. یەکێتی ناتوانێت وەکو پارتی بەرگری بکە بەڵام لە هەمان کاتیشدا
بەرژەوەندیەکانی هەم لە هەرێم لەگەڵ پارتی لەسەر نەوت هەیە و هەم لە بەغاش لە بابەتی سیاسیەکەدا نە ئەوەیە لە بەری پارتیا بێ نە ئەشتوانێت لە بەری پارتیا بێ لە بەروی فشاری هێنان لەسەر یەکێتی زیاترە بۆیە بە جۆرە لە جۆرەکان دژایەتی دەکا وەکەوەی کە بڕیارەکە بزەڵ دژایەتی بێ نەوە هەیە کە پشگیری بکات تەنها باس لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان دەکا بزوتنەوەی گۆڕان دەڵێ نابێ کورد بە هیچ جۆرێک دەست لە مافەکانی خۆی هەڵگرێ نەوەی نوێ دەڵێ دەستور دەڵێ حکوومەتی فیدراڵ و هەرێم بە یەکەوە سیاسەتی نەوتی دادەنێن کە ئەمەش دیارنەوەی نوێ دارەکەی لە ناوەڕاستدا گرتووە یەکگرتووی ئیسلامی بە نیگەرانیەوە لەم بڕیارە دەڕوانین حزبی سۆسیالیست دەڵێ دادگای فیدراڵی دادگایەکی عەرەبیە بڕیارەکەی شەڕە دژی هەرێمی کوردستان کەویش فەرەز محەممەدی حاجی مەحموود بەشێک لە هەڵوێستەکانی زیاتر لە ڕووی کوردایەتیەکەەوە سێری دەکات بە پێچەوانەی ڕەنگە لایەنە سیاسیەکانی تر کۆمەڵی دادگەری ڕەنگە تاکەلایەنی سیاسی بوو بێ کە ڕاستەوخۆ دەڵێ پێشوازی لە بڕیارەکە دەکەن و ئێمەش پشتیوانی هەر بڕیارێکین لە بەرژەوەندی خەڵکدا بێت کە بەدڵنیاییەوە بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی عێراق لە بەرژەوەندی خەڵکە ئەگەر بێت و ڕێگری لەوە بکرێ هەرێمی کوردستان سربەخۆنەوە بفرۆشێ چکە ڕوونە هاوڵاتیان و تەنانەت پەرلەمانتاران تەنانەت پەرلەمانتارەکان یەکێتی و پارتیش نەزان داهاتی نەوت چۆن سەرف دەکرێت چۆن دێت و چۆن دەڕوا بۆیە ئەگەر بدرێتە عێراق خۆ ئەگەر بەنزینەکەش بە 450 دینار و نەوتەکەشمان بدەنێ ئەوی دیکەشی بخۆن ڕەنگە لە یەکێتی و پارتی باشتر بن کامە بابەتی پشتەوەی بڕیاری دادگای باڵای فیدراڵی عێراق بوو و دوو لەو کەیسانە بوون کە بە گرنگیەوە باسمان کردن بەڵازیزان سپاس بۆ بینەریتان تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ